بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێ هەوا باش هێڤیا دەمێن خۆش بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدی داراوین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامێ کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی هەوێن بەڕێزکەین سەبارەت پەنابەر و ئاوارەیە ژینگەهێ ڕەنگە زۆرشمە بزانین زاراوێ پەنابەر ڕووی سیاسی و ئانش ڕووی ئینسانی و gelek tête berguhême û tête bikaranîn. Çunke çendîn sale penaber li êkêş van her du biyavan da têne polînkirin û tête bihezkirin ke ev penaberekê siyasî ye yan penaberekê însanî ye. Lê ji egerê pîzbûna jîngehê wêrankariya jîngehê da tête encamdan xerîke penaberekê dîtir jî durust bibîtin li cîhanê giştî ew jî penaberê jîngehî ye. Ev babete dihête gengeşekirin li digel zor barês مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر و مامۆستا هێشا مامۆستاوە کەمە ئاماژە پێدای هەر جار بەحسا پەنابەراتیت کەین یان بەحسا ئاوەرەبوونێت کەین هەزرامە بوو شلانی سیاسی و لانی مرۆڤاتیت چیتن لێ ئتنەهادا ئەف چەمکە بەربەڵاوە کە دبێژن پەنابەرە ژینگەییدا لەوڕە مەدوێتن بزانین ئەرێ مەبەست پەنابەری ژینگەهی ئان ئاوەری ژینگەهی چ تشتە و مەدوێتن چ بگەهینین بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا پەنابەرێتی وەکو بڵێ لە کۆی پێناسەکانی هەر لوجوو پەنابەرێتی بە کوردی یعنی چی؟ یعنی پەنابەرێتی بە مانای دابینکردنی زەمانەتکردنی پارێزبەندیەک بۆ کەسێکی هەڵاتووی ترساو لێ قەومەوە یعنی ئەم حاڵەتە بریتە لە دابینکردنی پارێزبەندیەک بۆ کەسێکی هەڵاتووی ترساو لێ قەومەوە کاتە ئەمە پێناسە سەرەکێکەیە جا ئەمە ئەگەر بە هۆکارێکی سیاسی بێ و فرمانی لە سێدارەدانی بۆ دەرچوو بێ و یاخۆ لەسەر بیرڕایەکی سیاسی بێ داوای پەنابەرێتێکە لە وڵاتێکدا کە هەست بە ئارامی دەکا پێی دەوترێ پەنابەرێکی سیاسی خۆگەر هۆکارەکان هۆکاری ئینسانی بن و وەکو دەڵێ لێ قەومان بێ ئەوە بێگومان ئەو کات بیستومانە کە دەڵێن ئەمە پەنابەرێکە لاجئێکی ئینسانیە یا پەنابەرێکی ئینسانی مرۆییە ئێستا جیهان بەرەو حاڵەتێک دەڕوا کە جۆرێکی تر لە پەنابەرێتی ڕوو ئەدا یا ڕووی داوە لە هەندێک شوێن کە پێی دەڵێن پەنابەری ژینگەیی وەکو تۆوتت ئەکرێ پەنابەری ژینگەیی بێ و ئەکرێ ئاوارەی ژینگەیی بێ فەرقەکە چییە؟ جیاوازیەکە لەکوێیە؟ جیاوازیەکە لەوەیە لە نێوان دوو زاراوەمان هەیە زاراوەیەکمان هەیە بە کوردی پێی دەڵێن پەنابەر بە عەرەبی پێی دەڵێن لاجئ بە کوردی دەڵێن ئاوارە بە عەرەبیش پێی دەڵێن نازح کەواتە گەشتنا گشتی داد نافمەدا ئەم هەردوو کۆپ ئێک زۆرەوە تێدگەهین وا دەڵێن بەڵام ئەمە جیاوازیەکەیە جیاوازیەکە ئەوەیە ئەگەر خەڵکێک با بڵێن لە نێو هەمان دەوڵەتدا وەکو عێراق بە نمونە وەرگرین هەمیشە ئەو خەڵکەی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێنە کوردستان پێیان دەڵێن ئاوارە بوونە دەڵێن ئاوارە بۆ چونکە لە ناو هەمان وڵاتدان ئەوانەی لە وڵاتێکی دیکەوە هاتوێتنە ئێرە تەنانەت ئەگەر کوردیش بن بەس لەبەر ئەوەی لە ڕووی ڕەگەزنامە و لە ڕووی وڵاتنامەوە سووری بن مەسەرەن خەڵکی سووریا بن ئێمە دەڵێن هەمیشە دەڵێن نزیکەی ملیۆنێک ئاوارە لە هەرێمی کوردستانە یعنی چین ملیۆنێک ئاوارە مەبەستمان ئاوارە ئەو کەسانن کە لە داخلی عێراق و لە ناوخۆی عێراقەوە هاتون بۆ ئێرە کە دەڵێن 250,000 نزیکەی 250,000 پەنابەر لە هەرێمی کوردستانە مەبەستمان ئەوانن کە لە سووریاوە هاتون بۆ چونکە وڵاتێکی تر بوونە هاتوونەتە نێو ئەم سنوورە نێودەوڵەتیەوە کەواتە دەکرێ بڵێن لە نێو هەمان وڵاتدا ئاوارەی ژینگەی پەیدا دەبێ لە نێو وڵاتێک بۆ وڵاتێکی دیکەشدا پەنابەری ژینگەی پەیدا دەبێ ئەم زاراوەیە زاراوەیەکی تازەیە یعنی پەنابەر تۆ باسی پەنابەری سیاسی بکەی لە ساڵی 1950ەوە لە ساڵی 1950ەوە واتە نزیکەی 70 ساڵ 69 ساڵ ئەم زاراوەیە بوونی هەیە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە پێڵێن پەنابەری سیاسی بەڵام پەنابەری ژینگەیی لە ساڵی 1976ەوە پەیدا بووە لە 1976ەوە زاراوەیەکمان بۆ هاتووە بە ناوی زاراوەی پەنابەری ژینگەیی بۆ یەکەمین جاریش ئەلستەر براون بەکاری هێنا ئەلستەر براون بۆ یەکەمین جار ئەم زاراوەی بەکاری هێنا بۆچی سێرەکە خەڵکانێک لە وڵاتێکەوە ڕوو لە وڵاتێکی دیکە دەکەن وەختێ لەسەر سنوور لێیان دەپرسی ئێوە بۆ هاتوون لەبەر چی هاتوون ئێوە لەبەر هۆکاری سیاسی هاتوون نەخێر ئەی لەبەر هۆکاری ئینسانی نەخێر ئەی چییە؟ ئەڵێ ئەرزمان وشک بووە دەرامەتەکانمان نەماوە تووشی کەم ئاوی بوونە وڵاتمان بۆ بە بیابان ئێمە ناتوانین لە شوێنێکی وادا بژین ئەم هۆکارە
پێی دەوترێ بەو پەنابەرە دەگوترێ پەنابەرێکی ژینگەی چونکە لەبەر هۆکاری ژینگەی ڕووی دەما بەحسا ئەوان بژارێن ژینگەهی تێتەکردن ئان ئەوان توی ژینێ ژینگەی هەموو ئامۆژدەنەوەی چەندی کەل ساڵانên هەفتێ ینی ئیدراک و تێگەهشتن هەبووە سەبارەت بێ چەندێ بەڵێ هەر لەبەرچی لەبەر ئەوەی کە تۆ بڵێن وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەمریکاش بگری دەستەیەکی هەیە وەک دەستەی ژینگەی ئێمە ئەوان ئاژانسی پێڵێن ئاژانسەکەی ئەوان پێوترێ EPA ینی ئاژانسی پاراستنی ژینگە ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکا کەی دروست بووە لە ساڵی 1970 ئەی باشە یەکەم کۆنگرەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە 1972 پێنجی حوزەیران 1972 ئەوجا بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە هەر لە 1972 کەواتە تقریبا ئەتوانی بڵێ لە سەرەتای هەفتاکانەوە باسی ژینگە بە شێوازە فەرمیەکەی هات ئەف چەندە دەرئەنجامەوەی چەندێکی نییە کە شەڕی جیهانی ئەیکێ و شەڕی جیهانی دوێ خەڵک مەشغولی شەڕی و وێرانکاریە مرۆڤی بوو پشتی هنگی کە ئارامی دروست بۆ هەنگی خەڵکی بەحسا ژینگەی کردە بەنەوعێکی تر بڵێ چۆن یعنی ئەتوانی وا بڵێ لە دوای تەوابوونی جەنگی دووەمی جیهان لە 45ەوە ئیدی ئەم وڵاتانە ئەبێ جارێکی تر ئاوەدان کرێتەوە لە دوای وێرانە کە دەستیان بە ئاوەدانکردنەوە تەنها بیریان لای ئاوەدانکردنەوە بوو یعنی بەو مانەیە بیری سیاسەتمەداران تەنها لە لای ئاوەدانکردنەوە بوو ئاوەدانکردنەوەش مەسەلەیەکە لە بڕدا کەمیەیە دەبێت بە زووترین کات وڵات ئاوەدانکەینەوە ئەمەش بێگومان ئامانجێکی باشە ئەمە بووکەنەتەوە یەکگرتوەکان گوتی ئەوە گەشە پێدانە بەڵام ئەو گەشە پێدانە بیری ژینگەیان نەبوو یعنی وەختێکە وڵات ئاوەدان دەکەیتەوە بیری ئەوەی نەبووە ئەم ئاوەدانکردنەوەیە کارێکی باشە بەس ئایا ڕێگە لە ژینگە دەگرێت ئایا ڕووبارەکان تێک دەدا پاراستنی ژینگە تێک دەدا هاوسەنگی تێک دەدا هەوا پیس دەکا ئەو پیس دەکا خاک پیس دەکا بیریان لەوە نەبووە بۆیە لە ئەنجامی گەشە پێدانەکە چۆن دەڵێ گرفتە ژینگەیەکان دەرکەوتن ئیدی مرۆڤایەتی لە ساڵی 1972 دەستی بەم بابەتە کرد بۆیە لە 76ەوە ئەلیستەر براون زاراوەیەکی داهێنا بە ناوی زاراوەی چۆن دەڵێ پەنابەری ژینگەی هەتا ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچیش ئەم باسانی هەر لەو کاتەوە هێنای ئارە دەڵێ دەکرێت ئەم پەنابەرە ژینگەیە هەمیشەیی بێ یعنی کە لە وڵاتی خۆی دەردەچێت دەچێتە وڵاتێکی در ئیدی قەت نایەتەوە هەر لەوێ دەمێنێ یان دەچێتە وڵاتێکی دیکە بەڵام بەکو دەڵێ پاش ماوەیەکی دیکە کاتیە کە بارودۆخی وڵاتەکەی خۆی چاکە بێتەوە ژینگەکەی چاکە بێتەوە گرفتە ژینگەیەکان نامێنێ دێتەوە هەر ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ پێمان دەڵێ لەوانەیە لە ناوخۆی ڕووبدا لە ناوخۆی یەک وڵاتە ڕووبدا باشوور بێ بۆ باکوور باکوور بچێ بۆ باشوور دوایش بگەڕێتەوە لەوانەشە دەرەکی بێ لە وڵاتێک کۆبچێ بۆ وڵاتێکی تر بەڵام لەتنابین ئەف پەنابەرە ژینگەهی تشتێک سروشتی بیتن یانژی تو ڤەتگەڕنی بۆی چەندێکە هاوسەنگیا عەردی تێک بچیتن ئەبڕوانە دەڵێن بۆچی جاران پێیان نەوتوە پەنابەر و ئاوارەی ژینگەی ڕەنگە جاران پێیان وت پێ کۆچکردن بۆچی کۆچکردن بووە چونکە تۆگە تەماشای سەردەمی دەوڵەتی عوسمانی بکەیت یعنی سێرەکەی لە وڵاتێکی وەکو عێراقەوە تاوەکو گەیتە نەمسا تاوەکو گەیتە وڵاتی مەغریب و تاکۆ گەیتە سوودان ئەمە هەمووی سنووری دەوڵەتی عوسمانیە بۆ نمونە لەم سنوورەیە خەڵک گەرمیان و چۆستانی کردو و هاتوچۆی کردووە پێیان نەوتووە پەنابەر پێشیان نەوتو بۆ چونکە هەر خۆی وڵاتەکە یەک وڵات بوو کە حدودی سیاسی دانرا تازە مادام سنووری سیاسی وڵاتەکان دیاری کرا ئێستاکە لە عێراقەوە بچی بۆ تورکیا وەک پەنابەر یا پەنابەری ئینسانی یا پەنابەری سیاسی یا پەنابەری ژینگەی تازە چووکە سنوورەکان دیاری کراوە جا ئێستا نەتەوە یەکگرتوەکان پێمان دەڵێت تقریبا بە نزیکەی لە جیهاندا نزیکەی سەرووی 200 ملیۆن پەنابەری ژینگەیمان هەیە 200 ملیۆن ئینسان کۆچیان کردووە لە وڵاتی خۆیان و بۆ وڵاتێکی تر نە لەبەر هۆکاری سیاسی نە لەبەر هۆکاری ئینسانی بەڵکو لەبەر تەنها هۆکاری ژینگەی هەروە نەتەوە یەکگرتوەکان ئەمە نزیکەی 100 دانیشتوانی جیهانەکە 100 کەمە بەڵام ممکنە لە داهاتوو زیادکە ئێمە لەوە ئەترسین نزیکەی 750 ملیۆن 750 ملیۆنیش وەکو دەڵێ ئاوارەی ژینگەیمان هەیە الکیجان وەڵام پتر تێتە پێشبینیکردن کە ئەف کۆچبەریە دروست ببیتن تقریبا ئەو وڵاتانەی کەوا چۆن دەڵێ بایەخ بە دەرامەتەکانیان نادەن بایەخ بە ئاویان نادەن بایەخ بە چۆن دەڵێ بە کشت و کاڵ نادەن بایەخ بە ڕووبەری سەوزایی نادەن ئیدی کە تووشی کۆمەڵی گرفت دەبن لە ڕووی ژینگەیەوە دەرامەتە ژینگەیەکیان نامێنێ کۆچ دەکەن ئەم ڕێژەیەش کە دەڵێن لە نێو خۆی وڵاتێکدا خەڵک کۆچ دەکات لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە ئەمیش نزیکەی 111 دانیشتوان پێکەهێنێ جا لێرە پرسیارەکە ئەوەیە پەنابەری ژینگەیی یان بەمانایەکی تر بڵین ئاوارەی ژینگەیی مەترسیە خەتەرە یان هەڕەشەیە
ئەم پرسیارەش دێت چونکە قسەیەکی ئێمە بۆ ئەم باساکەین ئێستا یەکێک بە دیاری ئێمە دانیش پێ ئەم پرسیارە دەکات دەڵێ ئەرێ ئەم باسە ئێوە دەیکەن وجودی پەیوەندی بژیانەمە ڕۆژانە یان ئەمە هەیە پێی دەڵێن ئێستاکە ئەو خەڵکەی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لێی بپرسی تۆ بۆچی ڕوود لێرە کردو ئەڵە داعش هات کەواتە ئەبینی هۆکارەکە هۆکارێکی چییە لە ترسی داعش هەڵاتووە یعنی وەکو بڵێ ئەمە بوو بە ئاوارەیەک لە ڕووی ئینسانی وەرمانگرت لە ڕووی ئینسانی وەرمانگرتووە تۆ لە ئاوارەیەکی کورد بپرسی مادام ڕەگەزنامە وڵاتی نامەی سووریا وای پێ دەڵێ لە ڕووی قانونی وا دەڵێ تۆ چی دەکەی لە هەرێمی کوردستان دەڵێ لەوێ شەڕە من هاتوومەتە ئێرە کەواتە ئەوی جارێکی تر هۆکارێکی ئینسانیە بەڵام من دەڵێم پاشی ئەوەی خەڵک لە عێراق ئاوارە بۆ هەرێمی کوردستان دەچنەوە شوێنی خۆیان ماوەیەکی تر ئەگەر تورکیا ئاوی گرتەوە ئەگەر دیجلە ئاوەکەی ئاستی دابەزی ئەگەر بە بیابانبوون لە باشووری عێراق زیادی کرد ئەگەر کەم ئاوی زیادی کرد ئەگەر بە بیابانبوون زیادی کرد خەڵک دائەنیشێ لە شوێنێکا بمرێ بوونینە دائەنیشێ و بمرێ نادانیشێ سەرەکەوێ بۆ چۆ دێ بۆ ئەمەیە کە دەڵێن عەشیرەتی شەممەر و عەشیرەتەکانی تری دەوروبەری موست و ساڵانی زوو 50 ساڵ لەمەوە پێشیش هەروە بۆ کاتێ لە وەرگایان نەماوە هاتوون بۆ کوردستان جا ئەو کاتە کوردستان خۆیشی مەڕووماڵاتی هەیە ئایا لە وەرگایەکی دیکەشی بێتە سەر پاوانەکانی تەحملەکەن ئەم ئاوەی کە تۆ لە کوردستان بۆ خواردنەوە بەکاری دێنی خەڵکی باشووری تەنانەت تۆزانی من چی ئەخوێنمەوە یعنی ئەخوێنمەوە هەندێک بیرمەند لە باشووری عێراق دەڵێن کاکە بەس کوردستان شایانی ئەوەیە تای بژەی وەرن بە هەمووان کۆچکەین بۆ ئەوێ ئەم باشووری عێراقە گشتی بکەین بە ئەرزی سناعی و مەسنەع و ئەو بابەتانە خۆ ئەمە قسەیە کە دەکرێ و فڕێ دەدرێ بەڵام مانای وایە لە بیری ئەو خەڵکەدا هەیە جا لەبەرەوە ئێمە نەڵێین ئەگەر عێراق ئیستیقراری سیاسیشی کرد لە ڕووی ئینسانی و لە ڕووی سیاسیەوە خەڵکیش نەهات بۆ کوردستان ماوەیەکی دیکە لە ئەنجامی کەمبارانی لە ئەنجامی وشکە ساڵی لە ئەنجامی کەمی ئاو لە ئەنجامی بە بیابان بوون لە ئەنجامی نەمانی کشت و کاڵ بە دووری مەزانە هەر لە نێو خۆی عێراقەوە خەڵکێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکە ئەو کات گرفتەکانی زۆرمان بۆ دروست دەبێت کەواتە دەڵێن هەڕەشە تهدید مەترسی خەتەر کەواتە بینی خەتەر و تهدید چ جیاوازی هەیە کەواتە بە کوردی لە نێوان مەترسی و هەڕەشەدا چ جیاوازیە دەڵێن مەترسی بریتیە لە خەتەرێک وەکو دەڵێ پێی دەڵێن مەترسی کە سەرچاوەکەی دیارە کاتەکەشی دیارەکەی ڕوودەدا بەڵام بە شتێک دەڵێن هەڕەشە کە نازانی لە چۆ دێ کەی بۆ دێ لە ئەنجامە ئێمەش ئەمەیە ئەگەر ئەف پێشبینی جەنابێتە ینی وەکو بژن تێنەکردن ئەگەر پەنابەری دروست ببیت ئان ئاوارەی دروست ببیت بۆ هەرێمە کوردستانê ئەرش ڕووی سیاسیڤە و ڕووی کومەڵاتیڤە چ کارتێکردنێکە خراپ هەیە لەسەر هەرێمە کوردستان بێگومان کوواڵەتی ژیان دەگۆڕێ کەلتور دەگۆڕێ پەیوەندی کۆمەڵایەتەکان دەگۆڕێ پەیوەندی ئابوووریەکان تێک دەچێت پەیوەندی سیاسیەکانیش گۆڕانکاری بەکانی شتێکی زۆرە بە درێژێ بێباسی زۆر باشەکەەوە تەمامسان بینە سەر تەوەرەکی گرنگتر کە بەحسا ئاینی بکەین کە وەکو ڕۆبەری ئاینی یان گوشەنیگا ئاینیدا چاوە بەحسا vê پەنابەراتیا ژینگەیی هاتیەکردن باشە تۆ بڕوانە یوسف سەلامی خوای لەسەر وەختێ لە ئەرزی کەنعانە دوای بەو شێوازەوی کە ئەیزانین کەوتە میسر لە میسر بوو بە با بڵین پێڵەن عەزیزی میسر بە مانایەک لە ماناکان وەکو بڵێ وەزیری کشت و کاڵ بوو بێ لەوێ بۆ مانایە وا بڵێ اجعلني على خزائن الأرض يعني بمعنى لما أنا كان وزيري كشتو كالوجي قبو بيت وشتكي لو بابتانا لبردستا بوبي كبراكاني دچنو ناينا ناشي ناسي نشتا براكاني بو دچن بو مصر كيشتا نيان ناسي او براي اوانا بو چي دچن چونك ارزي خويان گرفتي چيان بو دروز بو جينگي بله چونه كشيان دچنو دينوا او قسكي اي او ام قسي چي قسي استا كدلن رخراوي نيو دولتي كوچ ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ دەڵێ ئەشێ پەنابەری و ئاوارەی کاتی بێ ئەشێ هەمیشەیی بێ کە براکانی یوسف ئەرزی خۆیان سنووری خۆیان بەجێ دێڵن دەچن بۆ میسر لە کەنعانەوە بۆ میسر ئەمە بوون بە پەنابەر وایە هۆکاری پەنابەریەکان چییە؟ ژینگەییە باران نابارێ وشکە ساڵیە گەنمیان نییە ئەوجا کە دەچن دەگەڕێنەوە یان دەگەڕێنەوە کەواتە بەپێی هەموو پێناسەکانی IOM بەپێی هەموو پێناسەکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی کۆچ ئەوەی لەسرە کەواتە براکانی یوسف پەنابەری ژینگەیی ئەوە یەک دوو وەختێ دەچن دەگەڕێنەوە کەواتە پەنابەرێکی کاتی ژینگەیین چیان گوت بە یوسف یا ئەیوهە العەزیز مەسەنا وەئەهلەنە الضڕ خۆمان و کەس و کارمان ئێمە تووشی زەرەرمەندی بووین تووشی زیان بووین چییە زەرەرمەندیەکە
وشکە ساڵی کەواتە ئەو کەسێکە تووشی چۆن دەڵێ گرفتی ژینگەیی دەبێ کاتێک کە دەرامەتە ژینگەیەکانی نامێنێ ئەوەندە هەژار و لاوازیش دەبێ لە ڕووی ئینسانی شەو بچووک دەبیتەوە ئەو کاتە بۆیە چ دەڵێن وتصدق علينا تصدق علينا بۆ مانای خێرمان پێ بکە خێر بە ئێمە بکە یعنی دزانە تۆ چەند لاواز دەبی ئەگەر بێت و ژینگەت لەبار نەبێ ئەگەر بێت و تۆ تووشی ببی بە پەنابەرێکی ژینگەی لەوێ بۆ دەردەکەوێ لە دوای ئەوەی کە یەکتر دەناسن و قۆناغێکی دیکە و یعقوبیش سەلامی خوای لەسەر دەچێ بۆ میسر یوسف ئەو کات کە دەیان ناسێتەوە ئیدی ئەو کاتە چیان پێ دەڵێ ئەفەرمێ وجاء قورآن وا بۆمان دەجێڕێتەوە وجاء بكم من البدوي من البدوي ئەوە پێمان دەڵێ یوسف دەزانێ میسر شوێنێکە ڕووباری هەیە نیلی هەیە کشتتوکاڵی هەیە ئاوەدانی هەیە شوێنێکە تایدا خەڵک برسی نەبووە بەڵام چ دەڵێ بە باوکی و بە براکانی دەڵێ وجاء بكم من البدوي ئێوە لە چێ دەژیان لە بادیە لە بادیە دەژیان ئێوە لە شوێنێکدا دەژیان سەحرا بوو بادیە لە زمانی عەرەبی قورئانیدا بۆچی بە سەحرا دەڵێن بادیە بەدایە بدوو یعنی ئەوەندە تەختە هیچی تێدا نییە لەم سەر بۆسە ئەو سەری دەبینی کەواتە شوێنێکی بێ کشت و کاڵە شوێنێکی بێدەرامەتیە شوێنێکە لەوێ بۆ دەردەکەوێ بزانە چۆن ئەمجا ئەمانە چوون هاتنەوە تا ئەو سەردەمە نەهاتنەوە تا سەردەمێکی چەند کۆڵی 1000 ساڵ اینجا دوای موسا دەگەڕێتەوە کەواتە براکانی یوسف کە چوون ئەمجارە لەگەڵ باوکیانەوە لەگەڵ یعقوبا چوون ئەمجا بوون بەچی بوون بە پەنابەری هەمیشەیی چونکە جارێکی تر نەگەڕانەوە بزانە خدا چۆن باسی ئەمەمان بۆ دەکات خدا لە قورئاندا دەفەرموێ کەمەثەلی صەفوان عليه تراب کەمەثەلی صەفوان عليه تراب تۆ بەردێک بێنە بەردێکی گەورە بێنە کاشە بەردێک بێنە وانە گڵ و خۆڵ و ئەمە لەسەر بێ کە ئەوەی لەسەر بوو فأصابه وابل بارانێکی کەم لێیدا فتركه صلدا یەکسەر هەموو خۆڵەکەی داماڵی و بەردەکە دەرکەوت ئەمە ئەمڕۆ لە زمانی چۆن دەڵێ پێی دەڵێن تەجریف لە زمانی علمی عەرەبیدا بە زمانی زانستی کوردیش پێی دەڵێن داماڵینی زەوی داچۆڕان داماڵین ڕاسترە عملیات التعریە بەڵێ داماڵینە ڕوتبوونەوەی کەناری چۆن دەڵێ یا قەتپاڵی چاکان کە باران لی دەدا ئەو هەموو گەڵە دێنێتە خوارەوە سەرنجام بەردەڵانەکان دەردەکەون ئیدی بە کەڵکی کشتتوکان لایەن جارێکی دیکە کەواتە ئەم نمونەیە جارێکی دیکە ئەومان پێ دەڵێ کاتێک کە شتێکی وا ڕوویدا ئیدی تۆ ناتوانانی دەرامەتە ژینگەیەکانت پارێز بەرەگەر ئەم تەماشای کۆی تکستن ئاتن قورآنە پیرۆز بکەن یان فەرمودن پێغەمبەری سڵاو سەر بن دەما بەحسا ژینگێت هێتەکردن کە تێکچیتەوە کە خۆنامینیتن زۆربەت زبرینتەوە بۆیە چەندێک کە گونەح و خرابی و تاوان ویجهێتێنەکردن لەو مەخودی تعالی غەزەبە خول سەرداد بارینتن بەرشلانی زانستی و وەسانینە بەحسا پیسکردنا ژینگە هێتێتەکردن لای ئینسانان بە ئەو هەڵانەی کە ئێمە دەیکەین لە ڕووی زانستی دەڵێن سەرپێچی یاسامان کرد لە قورئاندا پێدەوترێت چی پێدەوترێ گوناه پێدەوترێ گوناه ئەو تاوانانی کە ئێمە دەیکەین لە ڕووی یاساییەوە لە قورئانیشدا هەروای پێدەگوترێت کەواتە ئەوەی لە قورئاندا دەیبینی خدا دەفەرمووێ لە ئەنجامی ئەو گوناه و تاوانانەی مرۆڤ کردی وامان لێکردن نە بە مانای ئەوەی کە ینی ئێستا بینیا پەیوەندی بە ئەو خۆوە هەیە بەڵێ ئەو بەمانەی ئەوەی مرۆڤ کاتێکە لە ڕێساکان و یاساکانی خوددا لایدا و پێچەوانەی ڕێسا و یاساکانی خوددا کاری کرد و ژینگەی پیس کرد تووشی ئەوە بوون ئەبێ ئاهالێکی دێتەوە جارێکی تر نە ئەوە بخێتە سەر ئەوەی کە خوددا وای کردووە خوددا ڕێسایتە سونەنی کەونی بۆ داناوی لەو سونەنی کەونیە لا بدەین ئاوامان لێ بەسەر دێ وەختێ چاکی دەکەینەوە بۆیە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەو دەستی ئێمەیە وا دەکا جا بۆیە خوددا پێمان دەفەرموێ کە ئێوە لە ڕێسا ژینگەیەکان لا بدەن واتان لێ بێ بڕوانە یعنی ئێمە ئێستا ساڵانە قسە دەکەین دەڵێن زۆر چاکە ئێمە خوددا ئاوی سەرزەوی پێداوین با کۆیکەینەوە بە شێوازێک لە شێوازەکان بەنداوی مام ناوەندی دروستکەین با ئەم ئاوی سەرزەویە بەکاربێنین ئاوی سەرزەوی کە کۆمان کردەوە ئاوی ژێرزەوی زیاد دەبێ ئاوی ژێرزەوی لە نەوت بە نرخترە با دەری نەکەین باوامان لێبێ ورد بیرەکانمان بیری نێو شارەکان دابخین ئاوی سەرزەوی بەکاربێنین چونکە ئاستی ئاوی ژێرزەویمان دابەزیوە کە دابەزی بەڕاستی ئەگاتە ئاستێک مەگەر بارانێکی یەکجار زۆر بێ بە چۆن کورد دەڵێ بە موعجیزەیەک سەرکەوێتەوە بۆیە خوددا دەمان ترسێنێ خوددا دەمان ترسێنێ بەمە ئەفەرمێ قل بە پێغەمبەر دەفەرمێ بەو ئومەتە بڵێ بەو خەڵکە بڵێ ئەرەئەیتم دەبینن ئەرەئەیتم ئین ئەصبح ماؤکم غەورا ئێوە نابینن ئەگەر ئاوەکەتان غەور ڕۆژ
ئەگەر ئاوەکانتان ڕۆچوو فمن یأتیکم بماء معین، یعنی زەحمەتە جارێکی تر ئاوێکی سازگارتان دەستکەوێتەوە. ئەمە هەڕەشەیەکە ژینگەییە، ئەمە وەکوڵێ پەنابەری ژینگەیە. خەڵک بۆ ڕوو لە کوردستانەکە، خەڵک کە ئاوی ژێرزەوی دابەزی بە شێوازێک لە شێوازەکان ئیتی ڕوو لە هەرێمی کوردستانەکە. ئەف نمونە قورآنە پیرۆز کە تا ئاماژە پێدای مامۆستا، ئەvە فول نمونەکە زانستیان کوشلانی زانستی بە بەحساوێ چەندێ هاتیەکردن. ئەرێم تکارین بێژین قورآن ئاماژێن زانستی ژیت ناودەهەنە؟ بەڵێ دەتوانین بڵێن، ینی ئەوە نەکەین بەکو بڵێن ینی غەدر لە قورآن نەکەین، بڵێن قورآن تەنها کتێبێکە بۆ عیبادەت، غەدریشی لێ نەکەین، بڵێن تەنها کتێبێکە بۆ ئیعجازی علمی. دوبارە قورآن ئاماژەی تایە، قسەکەی تۆ جوانە، یعنی ئیشارات. ئەمە یەکە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی ئاوای لێ دەڵێ، یعنی خوددا هەموو کتێبەکەی دابنایە بۆ زانست تەواو نابوو، کتێبەکە زۆر گەورە دەبوو، هەموو شتی تیا باس کردایە، بەس ئیشارەتێک دەدا. ئێستا ئەو ئاەتەوە کو تۆ دەڵێ ئیشارەتێکە بڕوانە. لەم ماوانە ئێمە وەکو دەڵێ دارستانێکی زۆرمان بەدەستی ئەنقەست سوتا، یعنی خوددا دەفەرمێ باسی جەنەتێکمان بۆ دەکە، بە مانای بوستان، بە مانای دارستان، باسی نەوع دارستانێکمان بۆ دەکە. خوددا دەفەرمێ فأصابها إعصار، فأصابها ئەم دارستانە إعصار لە عاصفە و ڕەشەبا و جۆرێک لە جۆرەکانە کە زۆر توندە. فأصابها إعصار، ئەم ئیعسارە ئەم ڕەشەبایە چۆن بوون؟ فيه نار، ئیعسارەکە بە ئاگریشەوە، ئاگریشی لەگەڵ خۆی هێنا، ڕەشەباکە بە ئاگرەوەیە. فاحترقت، دیتە فأصابها إعصار فيه نار فاحترقت. ئەمە خۆیا پێمان دەفەرمێ دارستانەکانتان کەی مەترسی لەسەرە، ئەو ساتە وەختەی کە ڕەشەبا هەیە ئاگر دەکەوێتەوە، وەک بڵێ ئاگرەکە دەچێتە نێو ڕەشەباکە لەگەڵ خۆیان دەیبە فاحترقت. کەواتە ئەمانە هەمووی پێمان دەڵێ ئاگاداری دارستان بن، ئاگاداری ئاراستەی بایەکان بن، ئاگاداری ئاراستەی بایەکان بن. بۆیە خوددا پێمان دەفەرمێ یعنی چۆن ئەڵێ وەلەنەبلوونەکم بشیء من الخوف والجوع ونقص من الثمرات والأنفس يعني والأموال. هەموو ئەمانە پێکەوە گەر کۆکەیتەوە لەگەڵ یەکدا بۆمان دەردەکەوێت کە هیچ لەو گرفتانەی کە تووشی مرۆڤایەتی دەبێ بریتێ لە مەسئلەی کەمبوونەوەی دەرامەتە ژینگەیەکان، خراپبوونی خاچی، کەمبوونەوەی ئاوی، دابەزاننی ئاستی ئاوی ژێرزەویەکەی، هەموو ئەمانە ئەبێتە مایە دروستکردنی پەنابەری ژینگەی و ئاوارەی ژینگەی و کواڵێتی ژیان تێک دەچی ئەو کاتێک کە مرۆڤێکی زۆر ڕوو لە یەک شوێن دەکەن. بەلێ لێرە مامۆستا پرسیارەکە دیتر تێتە هەبوونێدا دەما ئەم تەماشای تکستن ئاتا قۆڕانێت کە نەوێتنها جەنابێت تاماژە پێدای هانامەدەت بۆی چەندێک کە ئەم ژینگا خوب بپارێزین داکو ژینگە تێک نەچیت و خراپ نەبیتن، ئەف نمونە ئاوێ کە هاتیە بەحەسکردن کە غەور نەبیت و نەچیتە خارێ. بەلێت هەمان دەمدا ئاەتێن قۆڕانە پیرۆسمە هەنە ئاماژە دەتەوێت چەندێک کە هەر تشتێک دنیایەدا بهێتە ڕوویدان ژێر حەز و ئیرادە خودی تەعالایە. ڕاستە لەژێر حەز و ئاوا لە قورئان تێبگەی هەر کاتێک خوددا دەفەرمێ هەر شتێک بێتە ڕوودان لەژێر حەز و ئیرادەی خوددایە، یعنی لەژێر حەز و ئیرادەی یاسا و ڕێساکانی خوددایە. ئەوە لێ تێبگەی چونکە گەر پێچەوانە یاسابی ئەوە ڕاستە، یعنی بەمانایەکی تر، یعنی چۆن ئەڵێ وئیذا مەریضت وئیذا مەریض فهو یشفین، یعنی بینی شتە باشەکان لای خوددایە، بەس شتە خراپەکان لە لای ئێمەیە، شتە خراپەکان لە لای ئێمەیە. یعنی چۆن بۆچی ئیبراهیم دەفەرمێ وئیذا مەریضت، یعنی ئەگەر خۆم نەخۆش خست، یعنی ئەو منم خۆم نەخۆشەخەم ناچم مەسەلەن ئۆکۆڵێ خۆم پارێزگاری لە خۆم بکەم، بەبەستم ئەوەیە ئەم شتانە ئەبێ ئاوا لێ تێبگەین، نەڵێن وەکو بڵێ ئێمە هیچمان بەدەست نییە، ئەی چۆن ئەی ئێمە چۆن بووین بە خەلیفە، ئەی ئێمە چۆن بووین بە جێنشینی خەڵکانی دیکە لەسەر ئەم زەویە، خوددا یاسا و ڕێسای پێداوی. واتە هەبوونە یاسان ئیرادە رب العالمینە، ئەوە ڕاستە. بەڵێ ئەگەر ئەم پێچەوانە یاسا کار بکەین تەئسیر لە ژیانە ڕاستە. ولن تجد لسنة الله تبديلا ولن تجد لسنة الله تحويلا، يعني لقوانين الله یاساکانی خوددا. کەواتە مامۆستا ئەگەر ناوە ژینگەیەدا تشتێک بهێتە ئەنجامدان شلانی سلبی بە شلانی دینی ئایا وەکو تاوانبار وەکو گونەهبار تێتە هەژمارتن؟ ئەی چۆن ئەم پرسیارە گرنگە، یعنی کە کەسێک چۆن دەڵێن یعنی تۆ بڕوانە، یعنی دەڵێ کەسێک وەکو پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی کەسێک کە وەفات دەکا یعنی ئیذا مات ابن آدم انقطع عنه عمله إلا من ثلاث، یعنی ئەو کارانەی کە خۆی کردی وانە یەکێ لەو شتانی کە بۆی دەمێنێتەوە سەدەقەت جاریە، سەدەقەی جاریە چی؟ وەکو عوسمانی کوڕی عەفان بیرێکی لێداوە کاتی خۆی ئێستش ماوە، یعنی ئەو مەشروعانەی کە خەڵک کردوێتی وەکو سوڵتان مزەفەر لە لای شوێنی ڕێ حەج مەسەلەن بیری هەڵکەندووە، وەکو هەموو ئەم پرۆژانەی کە ئێستاکە خەڵک ناوی ناوە ئەوقاف یعنی بەجێی هێشتووە، کەواتە چۆنەڵێ بیرێکی ئاو لێ دەدەی، کانیەکی ئاو، ڕووبارێک چاک دەکەی، درەختێک دەچێنی لە بەرەکەی هەتا ئەو درەختە دەمێنێ و تا
مرۆڤ لەبەری دەخوا و تا ئاژەڵ و گیان لەبەر لەبەری دەخوا تۆ هەر چاکە و حەسەنات و پاداشتت بۆ دێ ئەی چۆن دەستێتت خوشمام سێبەرە سەگەر ئەم بهینە سەر هۆکار و فاکتەرێن وێ چەندێ دەما کوچبەر و پەنابەرên ژینگەهی دروست بن ئەرێ و چ تشتن وەل مرۆڤان دکەن کوت بیتە ئەگەراوێ چەندێ پەنابەر ببیتن یان ئاوارە ببیت یە ژینگەی پرسیاریان لێ بکە تۆ چ دەکەی لێرە وەکو بڵێ بۆچی هاتوون کە کەڕایان دەگری پرسیاریان لێ دەکەی ئەلێرەوە دەردەکەوێت ئەگە گوتی هۆکارەکە سیاسی نییە لە دەستی سیاست ڕام نەکردووە هۆکارەکەش ئەوەیە هیچم لێ نەقەوما و گرفتێکی ئینسانیشم نییە ئەی بۆچی هاتووی دەڵێ وەڵی لە ئاستی ئێمە بیرەکانمان هەمووی وشک بوو بیری ئێمە هەمووی وشک بوو کەواتە ئەمە چی بوو ئەمە بوو بە پەنابەری ژینگەی ئەگەر لە وڵاتێکی ترەوە هاتووی ئەمە بوو بە ئاوارەیەکی ژینگەی ئەگەر لە نێوخۆی وڵاتەوە لە باشوورەوە ڕووی لە ئێمە کردبێ بۆ نمونە سێرەکەی ینی تا ئێستش چارەسەری ئاوی خواردنەوەی مەسەلەن بەسرا نەکراوە چونکە ئەوەی کە پێی دەڵێن زمانە ینی بەمانە ئەو ئاوە سوێرەی کەنداوی عەرەبی دێتەوە تێکەڵ بە ئاوی شەتل عەرەب و ئەوانە دەبێ بۆیە ئەوان ینی زۆر جار وەکو بڵێ بەخیلی دەبن بەو ئاوە خاوێن و چاکەی کە ئێمە هەمانە جا لە داهاتوودا تۆ تەماشا بکە وەختی ئێران سەرچاوی ئاوەکان ئەوانەی لەوێوە دێ بڵێن ڕووباری سیروان دەگرێتەوە لە نێو ئێرانەوە دێ کە ڕووباری سیروان کەمی کرد تۆ ئەو کاتە سێرەکەی دەربەندی خانت گرفتی بۆ دروستە بێ کە دەربەندی خان ئاوێکی کەمی بەرەو حەمرین نرد حەمرین گرفتی بۆ دروستە بێ کە حەمرین ئاوێکی کەمتری بۆ دیالە و بەرەو خوار نرد ئەوانیش تووشی گرفت دەبن نزیکترین شۆن لەوان کوردستانە ڕاست سەرەکەون بۆ کوردستان و دێن بۆ ئێرە کەواتە ئەو کاتچی ئەوێ تۆ ناڵێ بیر لەوە بکەیتەوە بڵێ لەوانەیە هۆکاری سیاسی لە پشتی گرتنەوەی ئاوی سیروان و زەی بچووک هەبێ لەوانەیە بۆ چونکە خەڵکێکی ناوەڕاستی عێراقت بۆ سەرخا بۆ سەرەوە وەزعی دیموگرافی تۆ تێکەدا ئەو کات وانە وەختێک کە تۆ ئاوی زەی بچووک دەگریتەوە لە قەڵەت زێوە زیانی بەرەکەوێت و ئاوی دوکان بەنداوی دوکان کەم دەبێت دێ بەرەو خوار دەڕوات لە پردێ ئەو کەم دەبێت کە دەچێ بەرەو خوار لە حەویجە ئەوانە کەم دەبن حەویجە بە دیار کەم خۆی پرۆژەیەکە کاتی خۆی ئەوان سوودیان لێ وەرگتووە کاتێککە داقوق و تۆسخۆرمات و حەویجە و هەموو ئەمانە تووشی کەم ئاوی بن چ دەکەن خۆ ناچن بەرەو باشوور سەرەکەون بەرەو باکوور وانە ئەمانە هەمووی نازانین هۆکارەکەی چێ لە گرتنەوەکەیە بەڵام تۆ بیر لە ئەنجامەکانی بکەوە ئەنجامەکەی ئاوارەی ژینگەیت بۆ دروست دەکە ئاوارەی ژینگەیت بۆ دروست دەکە جاران تەنها و تەنها شوانکارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە ڕووی لە وەرگاوە بۆ ئێرە ئاهاتن بەڵام ئێستاکە لەوانەیە لە ڕوویەکی تریشەوە بۆ ئێرە بێن کە ئەویش مەسەلەیەکی ژینگەییە بەڕاستی ئەوش ئەگەر نەها تەماشای جیهانی بکەین کە دوو وڵاتین زۆر مەزن مینە ئەمریکا و چین کە وەکو بژن مەزنترین وڵاتن وەبەرهێنانێت کەن و دگەلوێ چەندێژی کەسێکی وەکو دۆناڵد ترامپ کە بەحساوی چەندێت کە بیشتن باوەڕ ناکەم تەئسیرە ژینگەهی زۆر هەبیتن بسەدەما وەبەرهێنانێ ئەرێوانە پتر مەترسی لێ نایێتە چاوەڕێکردن کە ئاوەرە ژینگەی دروست ببیت چۆن هەر ڕاستی بۆ ئەوەی بۆ قسەی پێچەوانی قسەکەی ترامپ چی ڕاستە لە خەڵکی مەکسیک بپرسە بۆچی ڕوو دەکەن ئەمریکا ترامپ چەند دژ بە ئاوارەکانی چەند پەنابەری مەکسیکیە ئەوانە بەشێک لە گرفتەکانیان ئەو باشووری مەکسیکەیەکەوە گرفتی ژینگەی هەیە بۆیە ترامپ ناچارە ملیارەها دۆلار سەرفکە دیوارێکی بڵند لە نێوان خۆی مەکسیکا دروستکە کەواتە خەڵکێک لە ئەنجامی کەمی دەرامەتە ژینگەیەکانی تووشی هەژاری دەبێت ناچار ڕوو لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکە کەواتە پێچەوانی قسەکەی ترامپ ئەوە ڕاستەکەوە گرفت هەیە بە بیابان بوون هەفتەی حوزەیرانی هەموو ساڵێک نەتەوە یەکگرتوەکان دایناوە ئێمە یادی ئەو ڕۆژە بکەینەوە کە ڕۆژی جیهانی بە بیابان بوونە بە ڕەنگاربوونەوەی بە بیابان بوون یعنی ئەم عێراقا ساڵانێکی زۆری حیسار ئەو ساڵانی کە پێیان دەگوت ئابلوقەی ئابووری کە ئابلوقەی ئابووری بوو عێراق ئەرزی عێراق لە باشوورەوە کشتتوکاڵی نەبوو کە کشتتوکاڵی نەبوو باپیرانی ئەوان لێگەڕابوون ئەرزەکە وەکو خۆی ئەرزێکی ڕق بێ لە ئەنجامە تەپوتۆزی دروست ناکرد لەو ساڵانی کە حیسار کەوتە سەر عێراق لە ساڵی 91 تا وەکو 1996 حیسارەکە هەڵگیرە نەوت بەرامبەر بە خۆراک پیادەکرا خەڵکی باشوور چوون ئەو ئەرزیان چێڵا بۆ کشتتوکاڵ بەس کە دوای نەوتەکە ڕۆی لە 96 ئەو ماوەی 5 ساڵش ئەو ئەرزیان چێڵا بوو بەجێیانێژیان کشتتوکاڵمان بۆچێ تازە پیاقی بایعی هات و نەوت بەرامبەر بە خۆراکات ئەو ئەرزە کە چێڵایان چی بوو جارێکی تر تەپوتۆز پەیداکاتەوە چونکە جاران توێژێک هەیە پێ دەڵێن توێژە ڕقەکەی سەرزەوی نایڵێت تەپوتۆز پەیدابێ ئەو چێڵای جارێکی تر بەجێشی هێشت گرفتی بۆ ئێمە دروست کرد جامە بەستم لەوە بوو تەسەحور یعنی بە بیابان بوون لە عێراقدا لە ئارادایە
کە لە ئارادا بوو باشوور سەرەکەوێ بۆ ناوەڕاست ناوەڕاست بێزار بوو سەرەکەوێ بۆ باکوور ئەبینی چۆنە کەواتە بەم شێوازە ئێمە دەبەردەم ئەو مەترسیانیان دانیشتوان ئێستا سەری دانیشتوانی عێراق ئێستا کە ئێڵن عێراق دانیشتوانەکەی 40 میلیۆنە وانە ئێمە تازە بە تازە دەڵێن ئێمە 6 میلیۆنی یعنی ئەمەندە ساڵە ئەگەر تەماشاکەی عێراق بە چەند میلیۆن ساڵانە زیاد دەکە وانە ماڵی کورد هەموو مناڵەکانی دو سێ منداڵی کورد وانە ماڵی باشوور و ناوەڕاستی عێراق هەمووی 6 و 7 و 8 و 9 دەیە وانە کەواتە تۆ لەو زیادبوونەشا تۆنیت وەختی ئەوان ژماری دانیشتوانیان زۆر دەبێت و دەرامەتە ژینگەیەکانیان کەم دەبێ ڕوو لە چۆ دەکەن ڕوو لە شوێنە دەکەن دانیشتوانی کەم بێ لە ئەنجامە هەر ڕوو لێرە دەکەن ئەمانە هەمووی چییە لە بەردەممانایە نەڵێ ئاوارەی سیاسیمان بۆ دێ ئاوارەی ئایدۆلۆژیمان بۆ دێ تەنها ئاوارەی ئینسانی نا ئاوارەی ژینگەیش دەوانێت ڕوومان لێ بکە یعنی لەوەیە بە جۆرێک لە جۆرەکان وەکو گوتم ئەو دارستانانی کە پێشتر هەبوو لە ناوەڕاست و باشووری عێراق هەمووی وەکو دەڵێ بێتە نەمان کە ئەوە بێگومان کاریگەری ژینگەی بەسەر ئەوێشا دەبێت جا بۆیە شتێکی تر هەیە لەوێ پێی دەڵێن ملوحە خوێ یعنی بەمانە ئەو زەویەی ئەوێ ڕێژەی خوێ تێدا زۆرە ڕێژەی خوێ لە باشووری عێراقا زۆرە بۆیە دەبینی ینی زۆربەی خانۆکانی چەند کە بە خشت بە تابوق ئەمەی کە پێی دەڵێن کەرپوچ دەیکەن سێرەکەی نزیکەی مەترێکی سپی هەڵگەڕاوە ئەو هەمووی ئاساری ملوحەتە ئاساری ئەو خوێیە جا ئەو ئەرزەکە خوێ بوو کشتتوکاڵی تێدا ناکرێ کە کشتتوکاڵی تێدا نەکرا و ژماری دانیشتوانی زۆر دەبێ ئەم دانیشتوانە بەچی دەژێ ناچار ڕۆسەرەوە سەر دەکەوێت ئەوان بە جۆرێک پەلاماری ژینگەیانداوە ئیستنزاف بە کوردی یعنی داچۆڕان یعنی داچۆڕانێکیان کردووە لە ژینگە یعنی هیچیان تێدا نەیەشتۆتەوە تاوەکو بە کەڵکی ژیان بێ ئەو شوێنە لە ئەنجامدا ئەمانە هەمووی گرفت بۆ تۆ دروست دەکە ئەمەش بێتە مای ئەوەی کە ورد خەڵکی ئەوێ سەرکەوێ خەڵکی ئێرە سەرکەوێ خۆشمان گرفتێکی ترمان هەیە گرفتەکەی خۆشمان ئەوەیە کە ئەو هەمیشە دەڵێم ئێمە دانیشتوانی گوندمان نەماوە تقریبا دانیشتوانی گوندەکانیشمان هاتوونەتە شارەکان گوندیش عادەتی وایە لادێ و گوند کە بەجێت هێشت ئەو سەوزایی و ڕوبەری سەوزایی نامێنێ کە خەڵک لە نێویدا بژێ کەواتە زۆر گرنگە لە کابینەی چۆن دەڵێ لە کارنامەی حکوومەتدا بایەخدان بە ئاودانکردنەوەی گوندەکانیشمان بدەین مامۆستاگەر ئەم تەماشای ڕێکخراوە کوچبەرین جیهانی بکەین کە ئەو هۆشداریەکە دەتن بژیتن ئاستێ بەحرێ چەند هێتن بلند بیتن و هۆشداریەوەی چەندێکی دەتبژیتن ساڵە 2010 0.6 ئاستێ بەحرێ دێ بلند بیتن کەواتە بیشتن ئەڤە ئاماژەکە بۆی چەندێک و مرۆڤاتی هەمووش ناو بچیت ئێکجاری ئەگەر وەکو بژنێ ژینگەن هێتە بەرچاو وەرگرتن بڕوانە ئەوە چمە ئەوە جۆرێکی تر لە پەنابەر و ئاوارەی ژینگەی دروست دەکە یعنی چی یعنی لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەی گەرمای بەرگە گۆی زەوی بەێ باشە لە چیەوە لە ئەنجامی ئەم چالاکی زۆری کە وتر وڵاتە سەرمایه‌دارەکان دەیکەن لە پێشی هەمویانەوە ئەمریکا و چین وەختی ئەمە دەکەن پلەی گەرمای بەرگی گۆی زەوی بڵند دەبێ چ دەبێ ئەو بەستەڵەکانەی باکوور دەتوێنەوە کە بەستەڵەکانە بە خەیاڵ دەڵێن بەستەڵک چۆنە یعنی ئاوێکی یەکجار زۆر دەخەنە سەر ئاوی ئۆقیانوسەکان ئەو کات چی دەکەوێتە بەر هەڕەشە نزیکەی 120 شاری جیهانی ئەوانەی کە لەسەر کەنارەکانن ئەو شارە بڵند گەورانە ئەو شارە گەورە کەناریانە دەکەونە ژێر ئاو یا هەندێک دوورگە هەندێک دوورگە بە تەواوەتی دەکەوێتە ژێر ئاو چە دوورگەیەکەیە وڵاتێکەیە هەر خۆی وڵاتەکە دوورگەیە مالدیف یعنی بۆ ئەوەی کە لە ئێستاوە پێمان بڵێن ئێمە لە خەتەرین ڕۆژێک ئەو ئاوە بڵند بێ ئەم وڵاتە بەکاملی چی دەبێت ژێر ئاو دەکەوێت ئێستا ئەو مالدیفە لە بیری ئەوەدایە لە ئەرزی وڵاتێکی تر ئەرز بکڕێ بەقەدەر مالدیف دەڵێ ئەرزێک دەکڕم بۆ ئەوەی کە ئێمە ژێر ئاو کەوتین زوو ئێمە بچینە ئەو شوێنە تەنانەت کۆبوونەوەیەک لە کۆبوونەوەکانی حکوومەتی مالدیف هەموویان چوونەتە ژێر ئاو ئۆکسسیجینیان لە دەمیان بەستووە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان بردوتە ژێر ئاو دەڵێ ڕۆژێک ئێمە ئاهامان لێدێ کەواتە ئەوە چییە بۆ ڕوودەدا ئەی خەڵکی ئەو وڵاتە و خەڵکی ئەو شارانەی سەر کەنارەکان ئەگەر ئەوە ڕوویدا چ دەکەن ئاوارە دەبن دەچنەوە نێو شارەکانی دیکە ئەوە هۆکارەکەی چی بوو ئەو ئاوارەی ژینگەیە ئەگە چوونە وڵاتێکی تر بوون بە پەنابەری ژینگەی ئەبینی ئێمە لە بەردەمی چ وەزعێکین بەڵام ئەوەی گرنگە بۆ ئێمە ئاگداری ناوخۆی خۆمان بین کە باشوور و ناوەڕاستی عێراق بە هۆکاری تێکچوونی ژینگەیی ڕۆژە لە ڕۆژان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و گرفتمان بۆ دروست ئاخفتنەکە مامۆستاش وەکو بینێت بیاوێ ژینگەیی دادبێژن عرد هەموو شێوازێکی گشتی بەرف پیربوونێکی ئەنتقۆناغا پیربوونێدایە
ئەگەڕەوەی چەندە هەیە کە عرد هەمووش ناو بچیتن سەبەبیات تێکچوونا ژینگە هەیە ئانکو بژیتن ئەف مرۆڤێ vêgavkê divêt berif qonaqeka dîtir biçîtin ya jiyanê kam wekû dîn bêjîn axiret û biheşt û cehennem renge lanekê dîtir ve bi غêr axiftin bêhete kirin. ئێمە باسی کۆتاییەکە نەکەین باشە چونکە لە دەستی ئێمە نییە کۆتاییەکە نەزانست ئەتوانێت بیسەلمێنێ نە ئێمەش غەیب دەزانین بەڵام ئەوەی کە پێی دەڵێن مامۆستا بەدی عەزەمان سەعیدی کوردی غەیبی ممکن ئەمەیە غەیبی ممکن ئەمەیە کە ئێمە دەتوانین پێشبینی بکەین ئەویش ئەوەیە دەزانین بارودۆق ئاوا بڕوە دیجلە بێتە گرتنەوە ئاوی دیجلە کەم بێ سیروان کەم بێ زەی بچوو کەم بێ بەم شێوازەی لێبێ وردورد ئەوانەی خوارەوە زەرەر دەکەن کە زەرەریان کرد ئەبنە ئاوارە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن تۆ لە بەرامبەر ئەمەدا چی دەکەی ئەو کاتە لە ڕووی ژینگەیە و چ دەکەیت پلانەخۆ هەبیت ئەمە ئیش ئەرێ بۆچی ئەم بژنێ پەنابەرên ژینگەهی هەمان دەمدا کە ئەف چەند دەتێتە ئەنجامدان دەرئەنجامی بڕیارên سیاسی بەڵێ لەبەر ئەوەی کە ئێمە سەری ئەنجامەکە دەکەین ینی بەمانایەک لەمانەکان تەماشاکە لە ڕووی ئابوووریەوە ئەمریکا دەیەوێت پێشی چینکەوێ چینیش دەوێت پێشی ئەمریکاکەوێ ئەمە چ بڕیارێکە ئەمە بڕیارێکی ئابوووریە بەڵام بڵێ پاڵنەر بۆ ئەم بڕیارە ئابوووریە چییە پاڵنەرەکە چییە پاڵنەرەکە سیاسیە چین دەیەوێت پێشکەوێ ئەمریکاش دەیەوێت پێشکەوێت دوورتر بڕۆی بڵێ ئەم بڕیارە سیاسیە بۆچی ئەو دەیەوێت یەکەم بێ ئەو دەیەوێت یەکەم بێ لە ئابووری جیهاندا ئەڵێ ڕەنگە بکاتەوە ئایدۆلۆژیە ئەو بڵێ شێوازێکی کۆمۆنیست یا شێوازێک لە کۆمۆنیزم پیادە دەکەم ئەمیش بڵێ کاپیتالیزم ئەوی جارێکی تر ئەکەوێتە سیراعی ئایدۆلۆژیە بەڵام دەرەنجامەکەی چییە دەرەنجامەکەی مرۆڤ لە نێو دەچێت دەرەنجامەکەی ژینگە لە نێو دەچێت باجەکە چێ دێدا باجەکە ژینگە و مرۆڤ دێتە ئەگەر نها مامۆستا تەماشای وڵاتێکی وەکو هەندێ بکەین کە بێژن سنوورێک دروست کردێت ناوبەرە خۆ بەنگلادێشدا مەرەماوی چەندت بێژن داکو ئەو پەنابەر نهێن و مادێن هۆشبەرد گەل خۆ بینن ئەرێ مەبەستەوان ڕێک ئەڤەیە یانجی ژینگەیە ترسن مەسەلە ژینگەیە یعنی یەکێک لەو وڵاتانەی کە تووشی لافاو دەبێ بەنگلادیشە لە ئەنجامی زۆربوونی دیاردەی وکۆڵە ژینگەیی و پەنابەری ژینگەی دروست دەبێت کە لە ئەنجامدا ڕوو لە وڵاتانە دەکەن هۆکارەکە هۆکاری ژینگەی کەواتە مامۆستا پشتی ئەم بەحسەوان هەمی تاوەڕان بکەین یال هەمیە گرنگتر ئەو ئەم چینە سەر ڕێکارێن vê mijarê ئەرێ مە چ ڕێکار هەنێک و ئەم ڕێگیریە بگرین ئەف پەنابەرên ژینگەهی دروست نەبن و مەترسینەکەویتە سەر ژیانەمە بوونەمونە وەکو هەرێما کوردستانی یەکەم شت کە پەنابەر بەس پەنابەر یعنی لە وڵاتێک بە وڵاتێک کەوتمان پەنابەر جارێ باسی ئاوەرە ناکەین یەکەم شتەوەی نەتەوە یەکگرتوەکان لە ئاسی جیهانە بەس نەتەوە یەکگرتوەکان زۆر گرنگە وەکو ساڵی 1950 مەرجەکانی وەرگرتنی پەنابەری سیاسی دیار کرد کە تۆ چی بە وڵاتێکەڵێ من پەنابەری سیاسیم سێری مەرجەکان دەکەن قبوڵت دەکەن یا قبوڵت ناکەن بەڵام تا ئێستا دەوڵەتەکان وەکو دەڵێ بۆ پەنابەری ژینگەی شتێکیان دانناوە قبولیشت ناکەن ڕەنگە بڕواشت پێ نەکەن کەواتە دەڵێن نەتەوە یەکگرتوەکان زۆر گرنگە ئێستاکە چی بکات بیر لەوە بکاتەوە وەکو ڕێسای داناوە بۆ لە ساڵی 50ەوە ڕێسای داناوە بۆ دیاریکردنی چه پەنابەری سیاسی و چه پەنابەری مرۆیە ئینسانی ئەبێ پەنابەری ژینگەیشمان بۆ دانێت چونکە هێشتا زۆرێک لە وڵاتان بڕات پێ ناکەن لە پەنابەری ژینگەی نییە و من قبولیشت ناکەم و وەریشت ناگرێ چ بۆن دوورە خۆیە گەر ئەف پۆلینکردنە بهێتەکردن ئەم پۆلێنەهێتەکردن چونکە گرنگەکەی لەوەیە کە ڕوو دەدا وەکو وڵێ 750 میلیۆن ئاوارەی ژینگەیمان هەیە لە جیهاندا 200 میلیۆن زیاتر پەنابەری ژینگەیمان هەیە وەختێ مافی نەبوو وڵاتێک وەری ناگرێت کە وەری نەگرت بچێتەوە شوێنەکەی خۆی دەمرێ چونکە هیچ دەرامەتێکی ژینگەی تێدا نیە چۆن ئەگەلاجیەکی سیاسی چۆن دەڵێ پەنابەرێکی سیاسی بگەڕێنیتەوە وڵاتی خۆی دەیکوژن وایە ئەگە پەنابەرێکی ژینگەیش بگەڕێنیتەوە وڵاتە بێ دەرامەتەکەی و بێ ئەرزەکەی و بێ خاکەکەی و بێ ئاوەکەی دەمرێ کەواتە ئەلێرە فەرقی نەبووە دوجا هەروەکو مردن وابوو هەروەکو لە نەوبردن وابوو بۆیە گرنگە بەتایبەت ئێستا سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئەنتۆنیۆ گۆتێرۆژ یعنی ئەمەی ئێستا کە سکرتێری نەتەوە یەکگرتوەکانە کاتی خۆی بەرپرسی دامەزراوەی جیهانی کۆچبەران بوو گرنگە ئەم بیری لێ بکاتەوە ئێستاکە کە نەتەوە یەکگرتوەکان وەکۆڵە بەندێکی قانونی دانن وکۆڵێ ینی یاسایەک هەبێ بۆ پەنابەری ژینگەی و بۆ ئاوارەی ژینگەی چونکە تا ئێستا شتێکی لەو جۆرە بوونی نییە یەدی خاڵێکی تر ئەتوانی بڵێ ئەمەی ئێمە دەڵێن ئەمەی ئێمە گوتمان وەکو کلیلێکە بەس باسی لێ دەکەین گرنگە بینەوە هەرێمی کوردستان زانکۆکانمان زۆر گرنگە لەم باسە بکۆڵنەوە زانکۆکانمان زۆر گرنگە توێژینەوە ئامادە بکەن لێکۆڵینەوە ئامادە بکەن دیراسات بکەن لەسەر ئەوەی کە ئایا ڕۆژە لە ڕۆژان لە نێو خۆی عێراقدا ئاوارەی ژینگەیی پەیدا دەبێ و ڕوو لە ئێمە دەکا ئەو کات مەترسیەکان چییە و ئەو کات ڕێگەکان چییە و چارەسەرکردنەکەی چۆن دەبێ ئەمە کاری زانکۆکان نەگەرتنهادان بزانین کە مەترسیێت پێ گەلک زورن
یعنی پێتویم گەهینەوەی بڕیاری کە ئیدی کوچبەرێن ژینگەی وەرنەگرین ناتوانانی تۆ سێری کە تۆ ئەلێرەوە قسەکە دروست دەبێت پەنابەری ژینگەی وڵاتێکە دەتوانێت وەری نەگرێ وایە پەنابەری ژینگەی چوە بدان پەنابەر چییە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر دەچێت وڵاتێکە لە وەرد ناگرم بەس ئێمە لەبەر ئەوەی لەگەڵ عێراقدا یەک وڵاتین لە ڕووی سیاسی وانە تۆ مافی ئەوەت نییە ناتوانانی بڵێ من خەڵکی بەسرە وەرناگرم ئەی مەگەر ئێستا بۆ خەڵک لێرە زەوی دەکڕێت بۆچی خان و دەکڕێت بۆچی سیاری بەناو دەکرێت ئەڵێ ڕگەزنامەکەم عێراقیە کەواتە لە ڕووی نەتەوەیی و چۆن دەڵێ ئەو بابەتانەوە تۆ هیچ نییە ینی مەترسید لەسرە بەڵام مافی ڕێگرتنت لە خەڵک نییە بەلێ هەموو دەم ئەم وەکو هەرێما کوردستانی وەکو شانازیەک و وەکو منەتێک ژیندەك جاران بێژین کەمە چەندین ئاوارێن عێراقی باشووری عێراقی مەوەرگرتینە و هاتیینە نکمە ئەم شانازی بە بەحسابی چەندێت بکەین ئەی دەبڕۆ دەستوری عێراق بکەنەوە ئێمە لە دەستوری عێراق لەسەر ئەو خاڵش ترساوین و لە دەستوری عێراقی ئەو خاڵش تۆمار کراوە دەڵێ هەموو عێراقیەک مافی ئەوەی هەیە لەسەر تاسەری عێراقدا بێت و بڕوا و ئازادە لە نیشتەجێبوون باشە بەڵام مەرجێکیش هەیە بەو مەرجەی بە نیەتی یا بە ئامانجی گۆڕینی دیموگرافی نەبێت هەندێک جار ئەوەش هەیە هەندێک جار ئەوە هەیە تۆگە 1000 کەست بۆ بێ بۆ نمونە وەری نەگری لەوانەیە بەستەگەر یەک هاتن دوای کۆ دەبنەوە بە یەکشت کەواتەمە بەستم چی بوو ئەمە باسەکە لە ڕووی ژینگەیە باسەکە لە ڕووی ژینگەیە ئێمە لە بەردەمی شەپۆلێکی ئاوارەی ژینگەین لە نێوخۆی عێراقدا لە داهاتوو من نازانم کەیە لە بەردەم پەنابەری ژینگەیشن لە داهاتوودا من نازانم کەیە بەڵام ئەوە گرنگە دەڵم زانکۆکانی هەرێمی کوردستان ئەبێ دیراساتی ورتری لەسەر بکەن ئێمە ئێستا ئەمە بەرنامەیە ئەمە ئیعلامە کەواتە ئەمە چیە ئەمە ڕاگەیاندنە ئێمە ئێستا لێرە چیمان کرد تعریفێکی کورتمان کرد بۆ پەنابەری ژینگەی ئێمە سەرنجی کاربەدەستان و بینەرانمان ڕاکێشا بۆ بابەتێکی لەم جۆرە گوتمان جۆرێک لە هۆشیاریمان بڵاو کردەوە جۆرێک لە هۆشیاریمان بڵاو کردەوە جۆرێک لە ڕۆشنبیریماندا لەم بوارە گوتمان ئامادە بن لەم جۆرەشتە بۆ داهاتوو ئامادە بن بۆ دەرسیەکان ئەڤەنە ئەوەندەمان پێکرێ لەمە زیاتر لەسەر دێگەفتێ مامۆستا ڕێکخراوە جیهانیە کوچبەرین جیهانێ ئاماژە دەتەوێت چەندێک کە دەبێتن ساڵانە 20 ملیۆن کوچبەر ئەتهێنێت هەبوونێدا سەبەبیا ژینگەهەیە کە ژینگە تێکچیتن ئەلجەیەکێ وەکو بژنێ کوچکەن و چنە وڵاتێن دیتر ئەرێ ئەف ئاخفتنە تا چەند ئاختنەکە دقیقە و ڕاستە یانجی مبالغەکە مەزناتیەکردن بڕوان ناکەم مبالغە بێت چونکە ئەو ژمارە لە چاو زۆری ژمارەی دانیشتوانی جیهاندا هێشتا کەمە ینی لە ڕاستیدا ڕەنگە وەکو بڵێ کەمی وت بێ چونکە بەڕاستی وڵاتانێکی جیهانی کەم دەرامەت یا دەرام بۆ سیاسی دەرامەتەکانیان دەبرێ فەقیرن تۆ تەماشای وڵاتە ئەفریقیەکان بکە بەشی زۆری وڵاتە ئەفریقیەکان لەبەر ینی وەکو بڵێ ناویان لێ بین پەنابەری ژینگەی ناویان لێ بنەی ئاوارەی ژینگەی ئەو شوێنانی کە هەژاریە ینی بەمانەیەک لەمانەکە تۆ تەماشاکە ینی ئەگە گۆی زەوی هێڵێ پێشی وەکۆڵێ هێڵی ناوەڕاست ئەوەی کە پێی دەڵێن هێڵی ئیستیوا هێڵی ناوەڕاستی گۆی زەوی تەماشاکە خەڵک لە ڕووی کۆچەوە لە باشووری گۆی زەوی دەچن بۆ باکوور لە باکوورەوە نایەن ینی کەس لە رووسیا و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدا هیجرەت ناکا بۆ لای ئێمە چونکە ژیان و ژینگەی ئەوان خۆشە خەڵک لە باشوورەوە دەڕۆ بۆی تەماشاکەی زۆربەی ئەم خەڵکە ئەگەر هۆکاری ترلابی سیاسی چۆن دەڵێ ئینسانێکە هۆکاری سێم دێت هۆکاری ژینگەیە جا ئەم کاریگەریانە دێتە سەرمان زۆر گرنگە ئێستا ئێمە هەمیشە دەڵێن 250,000 پەنابەرمان لایە باشە دەشڵێن نزیکەی ملیۆنێک ئاوارەمان لایە ئەزانی وڵاتێکی ئوردونیش وەک ئێمەیە ئوردونیش پەنابەری سووری لەلایە بۆ ئەڵێم پەنابەر چکە لە سووریا و چوونەتە ئوردون ئوردون دەڵێ من ئوردون دەڵێ چی ئوردون بە بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە بە UNEP چی دەڵێ ئوردون دەڵێ من قەرەبووم دەوێتەوە دەڵێن قەرەبووی چی دەوێتەوە ئەی مەگەر تۆ ئێستاکە پارەی ئاوارە و نان و ئاو و خواردن و چادر و ئەوانەمان پێداوی دەڵێ نە قەرەبووی ژینگەیم دەوێتەوە دەڵێ ئەم چەند ملیۆن ئاوارەیە کە هاتوونەتە ئوردون کاریان لەسەر دەرامەتی ژینگەیی کردووە کاریان لەسەر خاک کردووە کاریان لەسەر ئاوی من کردووە ئەبینی کاریان لەسەر دارستانی من کردووە داریان بڕیوەتەوە بۆ خۆگەرمکردنەوە یعنی قەرەبووی ژینگەییشی دەوێتەوە ئوردون ئەی ئێمە مەسەرەن بەرەو زستان دەچین ئێستاکە ئەگەر نەتەوە یەکگرتوەکان نەوت دابینەکە بۆ خەڵکی ئاوارە و بۆ پەنابەر ئەوان پەلاماری دار دەدەن ئەوان بۆ شێوەت کەواتە خۆشمان و ئەوانە لە ڕووی ئابوووریەوە تووشی ئەو زیانە نەدەبین بۆی دەڵێن هەموو پەنابەرێک کە دێتە سەر وڵاتێکی دیکە ئێمە باسمان لە پەنابەری ژینگەی ئەم پەنابەری ژینگەی ئیزافی چ دەکە یعنی چی زیاد دەکە دانیشتوان دانیشتوانێکت بۆ زیاد دەکە هەر شوێنێک دانیشتوانەکەی لە پڕێکا زیادی کرد چی دروست دەبێت
ینی پەلاماردانێک بۆ سەر دەرامەتە ژینگەیەکان ینی گوندێک با بڵێن گوندێک چوارکانی هەیە بۆ خۆی با بڵێ گوندێک ڕووبارێکی بچووکیە چوارکانی هەیە بۆ خۆی بەشی دانیشتوانەکەی خۆی دەکاکەوە 100 کەسی تایە لە پڕێکە 1000 کەس ڕووی تێکرد 1100 کەس لەسەر چوارکانی ئیدارە ناکەن جا چی دروست دەبێ گرفتی دیکە دروست دەبێت گرفتی ئاینی گرفتی مەزەبی گرفتی سیاسی گرفتی ئابووری گرفتی کۆمەڵایەتی هەموو ئەمانە لەکوێوە هات لە ئەنجامی ئەوەی بە هۆکارێکی ژینگەی خەڵک لەبەر نەبوونی و لەبەر نەبوونی دەرامەتی ژینگەی ڕوو لە شوێنێکی وا کرد هەموو ئەمانە چ دەگۆڕێ دەڵێن لە هەر شوێنێکا بڕ زیادی کرد جۆر تێک دەچێت کاتێک کە ژمارەیەکی زۆری دانیشتوان ڕوو تێدەکات لە شوێنێکی تر ئەو دانیشتوانانە هەمان پەروەردەی کۆمەڵایەتی وەک کورد کراون نا هەمان ئەو پەروەردەیە کراون لە نێو خۆی خێزانیدا وەکو کورد بێگومان نەخێر کەواتە ئەو کەسە کە دێت لە شوێنێکی دیکەوە کواڵەتی ژیانت بۆ دەگۆڕێ کواڵەتی ژیان تێک دەدا کواڵەتی ژیان تێک دەدا ئێستا کە ئەوروپا دەناڵێ بەدەستی چیەوە دەڵێ من لە ڕووی ئینسانیەوە پەنابەری سووری و مەغریبی و جەزائیریم وەرگرت بەس ئەمانە هەمویان چوون لە گەڕەکێک لە گەڕەکەیان سەری ماکرۆن چ دەڵێ ئێستا سەرۆکی فەرەنسا ماکرۆن دەڵێ ئەم خەڵکەی کە هاتوۆتە فەرەنسا چ دەکا هەمویان لە گەڕەکێکا کۆبوونەتەوە هیچ ئیندیماج و ئینتیگریشن ناکەن لەگەڵ ئەو دوای فەرەنسادا ئەوە لە ڕووی کەلتور و ئەوانە دەڵێ منیش دەڵێم ئەو کەسەی هەتا ئەڵقەی پێشوو گوتم ئەوەی کە ڕوو لە کوردستان دەکا بۆ گەشتیاری هێشتا بۆ سەیری مۆزەخانەکانمان نەهاتوونە هێشتا بۆ سەیری پەرستگاکانمان نەهاتوونە هێشتا بۆ سەیری شوێنەوارەکانمان نەهاتوونە هەمووی چین وتمان گەشتیاری ژینگەین کاریگەریان هەیە بەسەر ژینگەوە پەنابەری ژینگەیش و ئاوارەی ژینگەیش لە داهاتوودا هەڕوو لە هەرێمی کوردستان کە هەر بە هۆکاری ژینگەیە بە هۆکاری نەبوونی ئاو و خواردەمەنی و کشت و کاڵ لە شوێنی خۆیاندا ئەبێ ئەمە ڕەچاو بکەین کە بە خۆمان و دەوروبەرمان ئاگادارکەینەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم کوردستانە ئاوەدانە ئەم کوردستانە کە هەموو پێداویستەکانی ژیان و کواڵەتێکی ژیانی باشی تایە و دەکرێت باشتر بێ ئێمە کاتێ بەرەو باشتر هەنگاوەنین ئاگادار بین ئاوارەی ژینگەی پەنابەری ژینگەی بەم ڕووداوانەی کە لە چواردە ورماندا ڕوو دەدەن کە دەڵێن شەڕی داهات و شەڕی ئاوە کوردیش هەڵێ ئاو ئاوەدانی بڵێ ئەیکە ئاو ئاوەدانی پێچەوانەکەی چییە؟ یعنی نەبوونی ئاو و چۆڵەوانی بەلێ کەش vêrema Mustafakû bijîne li gorapana ayînî temaşevê meselê bikein yan di gorapana însanî da temaşevê mijarê bikein bû nimûne dema welateke ji dewrûberê me lê qewmal lanê jîngehî ve eger em dergehên xwe bû venekein erê însaniyeta me dînê me wî demî dê çi dewr hebîtin دەیکەی بەڵام دەبێت تۆ حسابی ئەوە بکەیت من باسم لەوەیە کە ڕوویدا کە ڕوویدا وڵاتانی تریش کردویانە وڵاتانی تر ئێستا خەڵک هەموو نابنە نێو شارە گەورەکان خەڵک لە گوندەکانە دەئەنن خۆ تۆ سێری کە سوکارت و ئەوانە کە کاچنە ئەوروپا سەرەتا نایەن خەنە ئەو شوێنانەوە بەنی بە هەنگاو بە هەنگاو دەچن ئێمە گرفتمان ئەوەی لە نێو وڵاتێکدا دەژین خەڵکەکەی کە دێتە هەمان ئەو شوێنەی کە پایتەختی توێ دێتە هەمان ئەو شوێنەی کە شارە گەورەکانی تۆیە بۆ نمونە لەبەرەوە من قسەم لەسەر ڕەهەندە ئینسانەکە نیە دوای چی لێ دەکەین من قسەم لەسەر سەرەتاکەیەتی ئەڵێم ئەو ئاوارەی بە هۆکاری سیاسی هاتە هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی هەبوویان نا دەڵێن هەیبوو وایە ئەی ئەگەر ژینگەی بوو هەر کاریگەری نەرێنی دەبێ بەڵام تۆ چۆن خۆتی بۆ ئامادە دەکەی من باسم لە خۆ ئامادەکردنە دەڵێم بەلێ گفت مام Mustaf قسên cenabêtet bêjîtin li sertanserê dunyayê hemû welata taybetmend li vî buareyê behsa wê çendê dikin ke metirsî heye awarên jîngehî durust bibin vê ehtiyata xwe werbigirîn sebaret vê çendê eger her kesekî li qewma û welatan dergehên xwe girtin ber metirsiyên wê erid vî demeyda dê çi lê hêtin ئەوە دێکە ئێستاکە ئەوە ڕاستەکە بکرێ ناکرێ هەمومان باشووری گۆی زەوی هەمومان هیجرەتکەین بۆ ئەوروپا ئەیخدی ئەوروپا شتێک دەچێت جارێکی تر ئەوەیە کە من چۆنەڵێ لە دیدارەکانم لەگەڵ هەندێک لەو کەسانی کەەوە بەرپرسی ئەوروپین و دێن پێیان دەڵێم ئەگەر ئەتانەوێ ئەوروپا وەکو ئەوروپا بمێنێتەوە بە کواڵەتیەکی بەرزی ژیان وەرن باشووری ژیان چاکەن ئەو کەسەی کە دێ بۆ لای ئێوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ژینگەی ئەم وڵاتانەی تر ئاوەدان کەنەوە تا خەڵک نەیە بە وڵاتی ئێوە ئەگەر ئەتانەوێ خەڵک ڕوو لە وڵاتی ئێوە نەکا وەرن باشووری گۆی زەوی ئاوەدان کەنەوە کەواتە ئێمە ئەبێ لە ئەستەوە چارەسەریکەین هەمیشە باشووری گۆی زەوی هیجرەتکەن بۆ باکوور ئاخر ئەگەر جەنەتیش بێ هەر تێک دەچێت بۆ چونکە ئەو بەهەشتی ئەوروپا کە تۆ ژماری زۆری دانیشتوان تێکرد ئەویش تێک دەچێت بۆی ئێستا چ دەکەن یۆناان و ئەو وڵاتانە پارە دەدەن 20 وەرەقە 30 وەرەقە 40 وەرەقە دەدەن بە هەر پەنابەرێک ئەڵە بڕۆ وڵاتی خۆت لەوێ خۆت بژێنە جارێکی دیکە کەواتە ئەلێ ئەبێ لێرەوە چارەسەریکەین
تۆ کە دەچی ژمارەکە کەم دەبێت تا پێویستیان بە خەڵک دەبێت ئەوروپا وەری دەگرن بەڵام پێویستیان نەبوو وەری ناگرن بەڵام چارەسەری بنەڕەتی چییە؟ چارەسەری بنەڕەتی ئەوەیە ئێمە یەک گۆی زەویمان هەیە لە پێناوی ئەوەی باشووری عێراق با ناوەڕاستی عێراق ڕوو لە هەرێمی کوردستان نەکا دەبێت ئاویان هەبێ بۆ ئەوەی ئاویان هەبێ ئاوەدانیان هەبێ دەبێت تورکیا ئاویان لێ نەگرێتەوە دەبێت عێراق لەگەڵ تورکیا ڕێکەوە لەسەر بەشە ئاوەکەی خۆی دەبێت ئێران ئاوی سیلوانمان لێ نەگرێتەوە دەبێت ئێران ئاوی زەی بچووکمان لێ نەگرێتەوە دەبێت ئەلێرەوە چارەسەریکەی نەک ئێمە لەگەڵ ئەنجامەکەیدا بڵێن وڵا ئێوە نائینسانین و خەڵک وەرناگرن. ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاس بوو جەنابێتە بوو پێشکەشکردنەوەن هەمی یاختنێن پڕجوان بەلێ بینەرە و بیسەرێن کوردستان 24 ڤی ئاوای دەهینە دومایەوێ خەلەکێ و هیڤیاماوە ئەم هەموو وەکو خێزانە مرۆڤاتیە ببینە ژینگە دۆست داک و ئەف خێزانە یا سەلامەت بیت و یا پاڕاستی بیتن ببینم خێر و شاد حتا خەلەکە بگەینە فێک خدای مەزن بە هەمیان بپارێزیت.